موزیکی کوردی لە ڕووی مێژووە یەکێکە لە کۆنترین موزیکەکان، بەڵام هەندێک لاوازی هەیە بە بۆنەی کاریگەری سیاسی و کاریگەری ناوچەی جوگرافی بە حکمەوەی کە وڵاتی ئێران لە تەنیشتمانە وڵاتی تووشە جۆرێک لە جۆرەکان موزیکەکەیان کاڵ کردوتەوە، بەڵام هەوڵەکانیش تاکە کەسی بوون کە بۆ نمونە موزیکی کوردیان زیندوو کردوتەوە لە فۆرمی مۆسیقای کلاسیکە. ناوم ژۆلی شوانە، تەمەنم 23 ساڵە، مامۆستای میوزیکم. لە ساڵی 2010 دەستم کردەوە بە فێربوونی ئامێری ڤایۆلین لە ستایلی میوزیکی کلاسیکە کارەکەم. موزیکی کلاسیک ئەو موزیکەیە کە لە سەدەکانی کۆنا بوونی هەبوو دروست بووە لە ساڵی 1300ەکانەوە دەست پێیەکە تاوەکو 1950 لە ئێستا ئەندامی دوو ئۆرکسترام، ئۆرکسترای فولهارمۆنی لاوانی عەرەبی کە بنکەکەی لە وڵاتی میسرە، ئەندامی ئۆرکسترای لاوانی نێودەوڵەتیم لە ئەڵمانیا کە لە هەموو جیهانەوە ژەنیاری بەتوانایەتیایە سەر ئاستی لۆکاڵی، ئەندامی ئۆرکسترای سلێمانیم، ئەندامی ئۆرکسترای لاوانی سلێمانیم. یەکێک لە ئارەزووەکانم ئەوەیە کە موزیکی فیلم بەرهەم بێنم، موزیکی کوردی بە کواڵیتیەک دروست بکەین کە بۆ فیلم بگونجێ، فۆرمێکی بۆ دروست بکەین یان لەگەڵ فۆرمێکی موزیکیا تێکەڵای بکەین کە بۆ مۆسیقای فیلم گونجاو بێ. تا ئێستا کەم کەس هەبوون لە کوردستانە، بە تایبەتی لە باشووری کوردستانە کە کار لەسەر ئەو جۆرە فۆرمی موزیکە بکەن، بۆیە ئەمێ منیش یەکێک بم لەوانە کە هیچ نەبێت ئەو ڕێچکەیە دروست بکەم یان ڕێچکەکە بەهێزتر بکەم. ژەنیارێک بیاوێ کۆنسێرتێک بکە، خەڵکێکی زۆر کەم ئامادەیە کە بچێت بۆ کۆنسێرتەکەی. گوێگرەکانمان تا ڕادێکی کەم لە موزیکەکە تێگەن. توانین کورتیکەینەوە بڵین هۆشیاری کۆمەلگامان ئەوەنە بەرەو پێش نەچۆکە لە موزیکی کلاسیک تێبگا. لەلایەنە پەیوەندیدارەکان بەڕاستی ئەو ئەرکیان نەگرتوتە سەرشانی خۆیان کە دەیان ڕێگا هەیە بۆی کە تاقەکانی کۆمەڵگە هۆشیار بکەنەوە بەرامبەر بە هەموو ستایلەکانی میوزیک، نەک تەنها کلاسیک. میدیاش ڕۆڵێکی زۆر گەورە بینێ بەڕاستی، بەداخەوە نەمبینیوە ڕاستەکەی تا ئێستا هیچ میدیایەک ئەوەنە ئەو بابەتە بە گرنگی بێنێتەوە ناو کایەکە و داهێنانە موزیکەکان لەوەیە کە ستایلەکان تێکەڵاوە کرێ. ئەمە شتێکی باوە ئێستا، بۆیە ئەگەر ئاگامان لە ستایلەکانی تر بێ یان بەکەم سی ستایلەکانی تر نەکەین، هەریەکە و ڕەنگێک، هەریەکە و جۆرێک لە موزیک، هەریەکە و فۆرمێک، ئەمە موزیکەکە لە بوارە جیاجیاکانە خزمەتەکە. بە بۆنی ئەوەی کە ئێمە لە ناوچەیەکی ڕۆژهەڵاتیین، ڕۆژهەڵاتی ناوەڕاستین، زیاتر گرنگی بە موزیکی ڕۆژهەڵاتیە درێ لێرە. بەڵام جێ خۆشحاڵیە کە زۆر ژەنیاری باش هەیە لە ئێستاە کە گرنگی بە موزیکی کلاسیکەیە. نزیکی 50-60 ساڵێکە بێ موزیکی کلاسیک کوردستانە هەیە، گرنگیشی پێ ئەدرێت تا ڕادەیەکی باش، لەبەرەوەی کە فێرخوازەکان لە ئامێرە ڕۆژئاوایەکانە وەکو دەستپێک کە دەست پێەکەن پێویستە موزیک کلاسیک دەست پێکەن. ئەمە گروپی چوارینی ژێداری گەنجانە، گروپەکە نزیکی ساڵێکە دامان مەزرانووە، هەفتانە یان مانگانە کۆ بینەوە تەمرینەکەین لەسەر شێوازی موزیکی کلاسیک لێ ئێین و هەروەها هەندێک جار موزیکی کوردیش تێکەڵاوی ئەم فۆرمی گروپاکەین. ئاماجی من ئەوەیە کە لە داهاتووە بتوانین هەموو موزیسیانە کوردەکان بێکەوە کار بکەین بە دڵ و ڕۆحێکی گەرمەوە، بتوانین موزیکی کلاسیک، موزیکی کوردی لە هەمان کاتە هەردووشان بەرەو پێش بەرین. هیوادارم بەبوونی منەوە بەبوونی هاوڕەکانمەوە ئەمە بتوانین بازێکی باش بە موزیکی کلاسیک بین لە کوردستانە، کوردستانی باشوورا بە تایبەتی، بۆی کۆی قسانی کە باسمان کرد بێنە دی و کۆمەلگا بە شێوەیەکی باشتر توانێت جۆمان لێ بگرێت، بە شێوەیەکی باشتر لە موزیک تێبگەن.